بسم الله الرحمن الرحيم. من هلا سرتاوە کە بەچکەس مەلا بووم خۆشم ئەهلی حجرە بووم هەلە بسم اللهەوە ئیتر هەکەوە فامیمە وردەوە فێرە عەرەبی بووم و فێری خوێندنەوە بووم ئیتر دەستم کردەوە بە خوێندنەوە کاتی خۆی فارسیش ئەخوێنرا فارسیشم خوێندەوە بەرە گولستان و بۆستان و پەندی عەتار و دوا ئەوە ئەساسی سەعادەت و ئەو کتێبی نەحو و سەرف و وردە ئیتر لەو کاتانەوە کە فامیمە لە عمری 10 ساڵی ئەمانۆ سرم کردوتە خوێندنەوە بە شەڕی و پڕی بەڕێک و پێک بەڕاستی دەیان بەڵکو سەدان کتێب کە من خوێندو بنێتەوە کاریگەری زۆر ئەرێنیان لەسە من بووە و قوڕی من و ژیانی منیان شێلاوە و دروستیان کردووە و چوارچەوەدار و قاڵبداریان کردووە لەناو ئەو کتێبانە بە شێوەیەکی گشتی کتێبی دوو شەخسیەت خی گەورە دەرەجیان بەرزکە یەکیان دکتۆر یوسف القەرەضاوی کە ماوە شکر الحەمدولله دووهەم شێخ محەممەد الغەزالی ئەم دوو کەسانە دوو چوارچێویان بۆ منداناوە ئەم ناوڕای منیان گرتووە کەسایەتێکی دیاریکراوی میانەڕە و ئیسلام پەروەر و میلەت پەروەر و ئەوانیان لێ دروست کردن بە فەزلی خوا کە شەیدای ئیسلام و مسلمانان و خزمەتی گەل و میلەت و خاک و نیشمانی خۆمەکەم وەکو واجبێکی شەرعی ئەخلاقی وەکو نوعی لە عیشق و تامەزرۆیی ئەو دوو کەسە و کتێبەکانیان بە تێکڕا کاریگەریەکی زۆر بەقووەت و بەهێزیان بۆ لەسەر شێلانی کەسایەتی من بەتایبەتی دوو کتێبی مامەسە قەرەضاوی یەکی لەوانە الئیمان والحەیات کە نەمدۆزیەوە دووهەم العیبادە فی الئیسلام کە ئەوەتە لە بەردەستمایە جا ئەم کتێبە کتێبێکە بە معنای کەلیمە گەورەیە کرۆک و جەوهەری عیبادەت بە ئینسان نیشانەدا کە عیبادەت مەودایەکی بەرین و فراوانی هەیە هەموو هەنگا و هەڵوێست و چرکەکانی ژیانی ئینسان وا لێ ئەکا کە هەمووی ئاراستە بێ بۆ عیبادەت و هەمووی سەرمایە و دەسمایە و دەستکەوتێکی مەزن بێ لە ژیانی تاک و خێزان و کۆمەڵ و دەوڵەتی ئیسلامیدا لەبەرەوە ئەم کتێبەیەکێکە لەوانە کە کاریگەری زۆر بەقووەت و بەهێزی لەسەر من بووە و زۆر بەهرە و سوودم لێ وەرگرتووە لە وتاریشا زۆر تیشکم خصوصە سەری لە وعزەکانمە لە وتارەکانمە بۆ مسلمانانم باس کردووە لەگەڵ الئیمان والحەیات کە ئەویش معنای خۆیەت ینی باوەڕ بەخوا ژیانێکی پر لە کامەرانی و ڕووسوری دروستەکە ئەو دوو کتێبە و کتێبی شێخ محەممەد الغەزالی خولوق المسلم عقیدەة المسلم ئەمانەش دووبارە کاریگەری زۆران بووە یەکێ لەو کتێبانە کە زۆر پیرۆز و گرنگە کتێبێکە بە ناوی تەحریر المەرأة في عصر الرسالة ئەوانە تەئسیریان هەبوو لە من الحەمدولله کورت و پوختی ئەم کتێبە معنایەکی تر ئەبەخشێ بە عیبادەت یعنی عیبادەت لە چوارچێوە هەندەسی و هەیکەلیەکەی دەرێنێ کە بریتێ لە ڕکوع و سوجود و سەلامدانەوە و دەستگرتن و ئامانە ئەم هەیکەلە خارجەکە بەس ئەو باسی ئەوە کە قەد ئەفلح مؤمنون الذين هم في صلاتهم خاشعون باسی خوشوع و عیبادەتی دڵ ئەکا پێش ئەوەی باتی عیبادەتی زبان و پەنجە و دەس و جموجوڵەکانی مرۆڤکە باسی ڕۆحی نوێژ و باسی ڕۆحی عیبادەت بە تێکرا و عیبادەت زۆر بەرینە و ئەگەر ئینسان بەندایەتی بۆ خوانەکە ئەبێ هەزارها خوای هەبێ جاتە ئەم ڕازیەکە ئەو تووڕە ئەبێ تا ئەم دڵخۆشەکە ئەوی تر دڵ ناخۆشە بێ لەبەر ئەوە فەلسفەی عیبادەتی باس کردو کە ئەوەیە ئینسان یەکلا ئەبێتەوە ئازاد ئەبێ عەقڵی فکری لەشی ژیانی ئاراستەی قیبلەی دیارە بێ و هەموو شتێکی ڕوون و ئاشکرایە و عەلا بەینە و عەلا بەسیرە ئەبێ لە ژیانیا بە شێوەیەکی گشتی ئەو کتێبە باسی ئەوەکە سوپاس بەخوای گەورە من هەر لە ئەوڵەوە لە ناو بازنگی ئیسلام و ئیسلامیەتە هەر لە مناڵیەوە بەراو ئیتیجا هاتووم لە یەک سەنگەرم بۆ کە سەنگەری بانگەوازی ڕابوونی ئیسلامی میانەڕەوە کە دینی و دنیای کۆ کردوێتەوە کە جوانیەکانی هەموو لە خۆی ئاڵاندووە ئەو جارە کتێبیشم هەیە من دەورەی 12 کتێبم هەیە لە پێشی هەموو کتێبەکان کتێبێکم هەیە بە ناوی هونەرە جوانەکان لە ئیسلامدا هەروەها کتێبێکم هەیە بە ناوی گەشتێک بە ناو سورەتی فاتحەدا ڕەوشە جوانەکان لە ئیسلامدا کۆچ لە باسی هیزەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سۆزی نەتەوە یان نەتەوە پەرستی کتێبێکی باشە باسی نیشتمان پەروەری ئۆشتانە ئەکا و چەنەها کتێبی ترشم هەیە بە عەرەبی الشباب في القرآن الكريم بين العلم والعالم لە مەجموعە 12 کتێبم هەیە بە فەزلی خوا خوێندنەوە لەگەڵ خەڵکانێک ئەدرژێنێ کە قازانجیان فول هەیە هیچ ئەو نەزەرەریان نییە عەقڵ تێرەکەن دڵی تێرەکەن وجدانی تێرەکەن ئەمجا ڕابردوویەکی خاوێن و پاک بۆ دروستەکەن بۆ ئەوەی ئیستاد زۆر ڕوون و گەشەدار بێ و داهاتووش و پرشنگدار بێ پر لە خێر و خۆشی بێ و ببەخشی لە عیلم و لە دەم و زبان و لە هەموو ئەو نیعمەتانەی کە خوا پێداوی بەشی خەڵکی لێ بدەی خوێندنەوە ئەوەی بە من بەخشیوە و باشترین ڕفیق و دۆست و معشوقی من لا یەزال کتێب و خوێندنەوەیە سۆشیال میدیا ئیسە بەم شێوەی کە ئاراستە کراوە بەم شێوەی کە چوارچێوەی بۆ دانراوە دوورخستنەوەی مرۆڤەکانە لە تەقافەی حەقیقی لە خوێندنەوە لە شتی کەڵکدار و کرۆکدار
لە شتی بەرهەمدار دووری خاتەوە ئەوجا ئیدمان دروستەکە ئەو شانێکی کە بابەتەکانی تایە نەوعی لە تونند و تیژی دروستەکە لە مێشکی لە سلوک لە گفتار و کردارە و ئەمجار ڕێگەیژەدا بە ئەهل و نەئەهل ینی تا ئەوەی نەئەهل بەکارێنێ کەمتر بەکاری ئەهل دێ ینی بۆتە جەبهەی شەڕ و شەڕنانەوە و شەڕکڕین و شەرفرۆشتن بۆ چونکە ئەو جیهەتێک کە دایناوە بەڕاستی مەعەلەسەب چیشتی خراپە ئەوەی تیا خەزن کردووە و خەڵک تووشی ئیدمان بووە بە تایبەتی ئەم مناڵانە کە تازە پێگەیشتون هەل لە ئەوڵە فێری پۆپچی و شەڕ و عنف و تند و تیژ و قاوقیش بوون ئیتوای لێ هاتووە بۆتە بزبڵ وەتە کەسێکی سەقەت و سقوت نە بۆ خوێندن باشە نە بۆ هاوڵاتی باشە ئینتیمای لێ تێک چووە ئینتیمای نەماوە کەسایەتی هەڕاوە بۆ بە خۆڵ و زبڵ و ئەمجا بەکاری دایک و باوکی نایە بەکاری گەڕەکی نایە و گروپ دەسە وەکو چۆن مخدرات ئیدمانەکە عارق ئیدمانەکە ئەمەش بەم شێوە کە ئاراسە کراوە چونکە جیهەتێک نییە کە ئاراسەی کا بێتە خێر ئەگینا خۆ خێریشی تایە شەڕشی تایە بەڵام بەداخەوە لەبەرەوە ئێمە بێسەحیبین و دائیمە معجبین بە شتی دەرەوە شتی لە دەرەوە هاتوو با تفت و تاڵش بێ با ژەهر و ئەوەش بێ لەبەر ئەوە خێرەکەی کەمە و بە حاڵ سۆلسۆلەیەکی ماوە بەڵام شەڕەکەی ئەو نەزۆرە کەس دەرەقەتی نایە بە تایبەتی گیری خۆ ئەم جیلی تازە خۆی ئەجێتەوە لە خوێندنەوە لە شتی بە کەڵک و بە سوود و لیا خۆی ئەبینێتەوە بۆتە قارەمان و پاڵەوانی ئەو سوشال مێدیاوە ئیسا ئەو فیتنەی ناوەوە ئەم هەموو شەڕە و وەکو وتم تا ئەهلێ ئیشی تیاکە دەنە ئەهل دەم شەڕ و دڵپیس و ئیشپیس ئیشی تیاکە و جەبهەی لێگرتوین و بەڕاستی شەڕ ئەفرۆشە بە مجتەمع و خەریکی تەخەلوفێکی تەواو حەزاریە زۆر پێویستە چونکە وەکو مەعیدە پێویستی بە خۆراکەیە عەقڵ و فکر و ڕۆحیش پێویستی بە خوێندنەوە هەیە و لە ڕێگەی خوێندنەوە ئینسان سەقافەت و شەڕ و خێر و چاک و خراپ جیاکاتەوە ڕابردووی خۆی ئەناسێ داهاتووی ئیستەی خۆی ئەناسێ و بنی خۆی بنیاتێنێ خۆی دروستەکە ئەگەر خوێندنەوە نەبێ شتیتر بەدیلی نییە سوشال میدیاکە دوور تەخاتەوە لە خوێندنەوەی بەکەڵک و بەسوود بەڵام خوێندنەوە زۆر مهمە بە تایبەتی خوێندنەوەی چوارچێوەدار خوێندنەوەیە کە هادف بێ واتە پەیامێکی هەبێ و مەبەستێکی لە دوا بێ کە ئینسان بکاتە هاوڵاتێکی بە کەڵک و بەسوود ڕبتی بدا لە پێشا بە ئاسمانەوە بە سەرچاوی خەڵقەکەی و کە ئەڵڵایە دوایی ڕبتی بدا بە عەبدوڵڵا کە بەشەرە دوایی بە ژیان دوایی بە ژینگە تا کەسێکی تامەزە و شەیدای ژیان و مردانە ڕووسورانە بژی و ڕووسورانە بمرێ و لە ناو ڕووسورانیشا بچێتە بەهەشت ئەوە کارێکی زۆر گرنگە زۆر پێویستە زۆر پیرۆزە بەڵام ئەمە کەسەکە خۆی باوکو دایکەکە هەست بە بەرپرسیارەتی کە خۆی نەڕووخابێ خۆی کەڵکی مابێ ینی ناشکری نەبێ وەکوتم ڕۆحی مەسئولێتی تیابێ و هەست بەوەکە کە ئەم مناڵانە ئەو ژن و کەس و کارە و ماڵ و خێزانە ئەمانەتن وەخوای گەورە لێ پێشێتەوە هەروەها خۆشی خوێنەوار بێ چونکە ئەگە خۆی خوێنەوار نەبێ خۆی کوێر بێ کوێر ناتوانێ خەڵکی ئاراستەکە و ئەگە خۆی مردوو بێ ئەگە خەوتو بێ ناتوانێت خەڵک بە ئاگا بێن و خەڵزین و کاتەوە مەکتەبە لە مەطبەخ پێویسترە هەمومان مەطبەخمان هەیە و هەمومان ژووری خەوتن و ئەو شتانە زۆر گرنگی پێدەین مەکتەبە غەزای فیکر و ڕۆح و دڵ و وجدان و کەسایەتی ئینسان لە قەڵبەدا معنایە با ئەوەی علاقەی بە ڕۆح و بە فکر و بە دڵەوە هەیە گرنگتر لەوەی علاقەی بە گیرفان و بە بەرک و بە مەعیدەوە هەیە وەڵا ئەو دایک و باوکەی کە ئیهتیمام بە مەعیدە و بە گیرفان و بە نازونووکی مناڵ ئەدەن و ئیهتیمام نادەن بە دینی بە ژینی بە ئەخلاقی بە داهاتووی و بە فکری تەسقیفی ناکەن فێر خوێندنەوەی هادفی ناکەن ئەو کەسانە لە دایک و باوکی کەوتون و ئەو کەسانە باوکەکە بۆتە حەماڵێکی محتەرەم دایکەکەش بۆتە خزمەتکار و خادیمەیەکی وەکو فلیپینی و ئەندۆنیسیەکی محتەرەم جا ئومێد دەکەم ئەو باوکو دایکە ڕازی نەبن ئەو حەماڵ بێ ئەوش خەدامە بێت ئومێد دەکەم بۆ ڕازی بن کە خوا دایناونتیایە ئەو پلەپایە کە پێوتێ باوکایەتی و دایکایەتی ئومێد دەکەم ئەو پلێ هەڵبژێرن نەک پلەی خزمەتکاری و حەماڵێتی